بەناوی خوای گەورە و میهرەبان من ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان پشتگیری خۆم بۆ کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام ڕائەگەێنم کە کەمپینێکیان کردوتەوە بۆ گێڕانەوەی ئازادبوون بە مەرج بۆ زیندانەکانی چاکسازیەکان. دیارە گێڕانەوەی ئیفراشەرتی کە بە کوردی بریتیە لە ئازادبوون بە مەرج ئەمە مافێکی زۆر سەرەتایی ئەو کەسانن کە زیندانی ئەکرێن لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان. دوای ئەوەی کە یاسا ئەم بابەتی دیاری کردووە و ئەو کەسانی کە لە چاکسازیەکانە دەست بەسەرەکرێن بۆ ئەوەی ئەو هەڵە و تاوانەی کردویانە لەوێ گۆڕانکاریان بەسەرا بێ و حاڵەتێکیان بۆ دروستکرێ بێنەوە ناو کۆمەڵگە. ئەو فترە زەمەنی کە لە یاسا بۆیان دیاری کراوە کە بریتیە لە سلسلە چواری حکومەکەیان ئەمە یاسا بە هەوانتە و بەگاڵتە دیاری نەکردووە، بەڵکو بۆ ئەوە دیاری کردووە کە ئەم کەسانە لەو فترا بە خۆیان ئەدێنەوە و لە ڕێی ئەو چاکسازیانەوە ئەم کەسانە دوای ئەوەی سیرەی سلوک و ئەخلاقیان لەلایەن بەڕێوەبەرایەتی چاکسازیەکانەوە ئیعلان نەکرێ بۆ دادگا و بۆ ئەنجومەنی دادوەری، ئەم کەسانە مافی ئەویان هەیە جارێکە بێنەوە ناو کۆمەڵگە و ئاشنا بنەوە بە کەس و کار و بە خۆشەویستان و بە کۆمەڵگەیان و ببن بە هاوڵاتیەکی چاک و باش و دەرس و پەند لەو تاوانە وەرگن کە ئەنجامیان داوە لە ڕابردووە. بەڵام بەداخەوە ئەم بابەتەش وەکو چۆن هەموو بابەتەکانی تر لە هەرێمی کوردستانە کراوە بە قوربانی بڕیاری شەخسی و بڕیارێکی نایاسایی کە ئەویش لابردنی ئازادکردنە بە مەرج لە زیندانەکان، کە ئەمە بۆ هەندێک لە زیندانەکان نەکو بۆ گشتی. بۆیە ئەمە بەڕاستی پێشێلکردنی یاسایە جارێکی تر ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێتەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەداخەوە هەر ڕۆژەی بە شێوەیەک دەسەڵات لە هەرێمی کوردستانە سزایانەدا و مافەکانیان پێشێلەکە. و ئەم هەڵمەتەی تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی و کەناڵی ئاسمانی پەیام زۆر جێگەی ڕێزە. ئێمە هەمومان بە حیزبە سیاسیەکان، بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، بە کەناڵەکانی ئیعلامی ڕاگەیاندن بە هەموو شێوەکانەوە پێویستە فشارمان زیادکەن بۆ سەر ئەم دەسەڵاتە کاتێک کە ئێوێ مافی هاوڵاتیان پێشێلکە و ئەمە زۆر مەزاقی ئەبینرێ. بەڵام لە کاتێکە ئێمە بێدەنگ بین لە ئەرکی سەرشانی خۆمان بەڕاستی ئەم دەسەڵاتە زیاتر پێدرێژەکە و زیاتر ئەو هەنگاوانە ئەنەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر ئازار بە. بۆیە لێرەوە ڕایەگەێنین، من ڕایەگەێنم وەک خۆم پشتگیری ئەم کەمپیناکەم و ئومێ دەکەم تۆڕی میدیایی کۆمەڵ و هەموو کەناڵەکانی تری ئیعلامی و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و حتا حیزبە سیاسیەکانیش داوایان لێ یەکەم لەسەر ئەم بابەتانە بەردەوام بێنە سەرخەت. بێدەنگی لە مافی هاوڵاتیان، بێدەنگیە لە مافی خۆت، بێدەنگیە لە مافی براکت، بێدەنگیە لە مافی کەس و کار و خۆشەویستانت. بۆیە ئەلێرەوە ئەو چەند کەسەی ئەو چەند هاوڵاتی خۆشەویستەی کە ئێستا لە زیندانەکانی چاکسازیەکانی سلێمانی هەولێرمانیان گرتووە و داواکەن ئەم مافە یاساییان بەوجێڕێتەوە، ئەمە کەمترین واتە ئەضعەف الئیمانە. ئەمڕۆ ئێمە بەم چەند کەلیمەیە پشتگیریان بکەین و داوا لەم دەسەڵاتە بکەین و داوا لەم ئەنجومەنی دادوەری بکەین کە ئەم مافە بگەڕێتەوە بۆیان. جارێکی تریش سوپاسی تۆڕی میدیایی و کەناڵی ئاسمانی پەیامەکەم و زۆر سوپاس.